لەگەڵ زیادبوونی جموجۆڵی سەربەزەی رووسیا و پۆڵەندا لەسەر سنوورەکانیان ئەگەری پێکدادانی رووسیا و هاوپەیمانی ناتۆ هاتوۆتە ئاراوە. فەڕەنسا وەک یەکەم وڵات فڕۆکەی جەنگی ڕەوانەی پۆڵەندا کرد. سەرچاوە رووسیەکان دەڵێن پوتین ناڕاستەوخۆ پەیامێکی بۆ پۆڵەندا ناردووە کە هاوکاریکردنی ئۆکرینیا ئەوروپا دەخاتە ناوجەنگێکی گەورەوە. زیادبوونی گرژیەکان پرسیاری ئەوەی هێناوەتە ئاراوە کە ئایا ئەوروپا بە سەرۆکایەتی پۆڵەندا دەخلیسکێتە ناو جەنگی جیهانی سێیەمەوە یاخود نا. بە بڕوای شارەزایانی سەربازی لە ئەگەری ڕوودانی جەنگی لەو شێوەیەدا پێشبینی دەکرێت پریشکی شەڕ سەرەتا ڕۆژهەڵاتی ئەوروپا بگرێتەوە. رووسیا هێرش بکاتە سەروڵاتانی بەڵتیک و پۆڵەندا، دواتر فینلەندا، بیلاڕووسیا ببێتە خاڵی جوڵەی هێزەکانی رووسیا. لە بەرامبەردا هاوپەیمانی ناتۆ بە خێرایی دەست بە وەڵامدانەوە بکات. چاوەڕوان دەکرێت رووسیا پەنا بۆ بڕینی شادەماری وزەی ئەوروپا ببات لە ڕێگەی هێرشکردنە سەر نەرویج. ئەوەش ئەوروپا ناچار بکات بۆ پەڕی هێزەوە وەڵام بداتەوە. ئەمریکاش بۆ یارمەتیدانی بچێتە شەڕەکەوە. بۆ ئەوەش سوود لە هێرشکردن لە ئۆکرینەوە وەربگرێت وەک خاڵی لاوازی رووسیا. لە کۆتاییشدا ئەوروپا رووسیا ناچار بە پاشەکشە بکات.